ئەچینە لای با بڵێن تەرزا بۆ ئەوەی کە لەسەر بەڕێوەچوونی پرۆژێکی گرنگ کە ئەمڕۆ بەڕێوەچێت لەلایەن تۆڕی کواڵیتی هەوا بە بە سپۆنسەری دەستگای میدیای کورتسات تەرزە زیاتر زانیاریمان پێشکەش ئەکات چەند لایەنێکی زۆر گرنگ هاوکار بوون بەوەی کە ئەم پرۆژە گرنگە لەم ڕۆیە بڵاو بکرێتەوە با بزانین لایەنەکان کامە نەبوون و ئەیانەوێت لە ڕێگەی پرۆژەی تۆڕی کواڵیتی هەوا چه خزمەتێک بە کوردستان بگەێنرێت تەرزەگیان سڵاوی لێبێ بەیانیت باش لەسەر ئەم پرۆژەیە زانیاریەکان چیەیە گوێمان لە تۆڕە بانی باش دەرسە. سلااوان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت لە هەر جێگەیەکەوە بینەری شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێن بە ئومێدەم بەیانێکی پڕجوانی و تەندروست باشی بێت بۆ گشتلایەکتان وەکو ئەوەی کە ئێوەش ئاماژەتان پێکرد ڕاگەاندنی پرۆژەیەکی هەرە دیار لە هەرێمی کوردستان و عێراق ئەویش ڕاگەاندنی پرۆژەی تۆڕی کواڵیتی هەوا کە بەجی خۆشحاڵیەوە دامزراوی میت بە سپۆنسەری میدیای دەستگای میدیایی کورسات و بە هەمانگی و هاوبەشی هەندێک لە کۆمپانیا و ڕخرا و ناوەندە ئەکادیمیەکان کە یەکێک لەو کۆمپانیا دیارانش کۆمپانیای IQ گروپ بۆ بواری ئینتەرنێت و لە هەمان کاتا ڕێکخراوی گەشەپێرانی مەدەنیەت CDO کە بە هەمیشەی و بە بەردەوامی لە کار و چالاکیەکانیان بەردەوامن بۆیە لە ڕاگەاندنی ئەم پرۆژەیەشە یەکێکن لە ڕێکخراوە دیارەکان ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO و لە هەمان کاتا یەکێکی تر لە ناوەندە ئەکادیمیەکان ئەویش سانکۆی سلێمانی کە ئەویش بەشدار و هەماهەنگە لە ڕاگەاندنی ئەم پرۆژەیە پێکەوە ئەیانەوێت دەست بخەنە سەرتەواوی ئەو هۆکارانی کە ئەبێتە هۆی پیسبوونی هەوا بۆیە لێرە لەمڕۆ لەم ڕاگەاندنەیە تاوتوی زیاتر ئەکرێت لەسەر ئەم پرسە گرنگە لەبەرەوەی هەم پرسێکی ژینگەیە و لامان کاتە باسیش لەوە ئەکرێت لە تەواوی جیان و لە سەرانسەری عێراقیشە ئەم بابەتە بە هەند وەرگیراوە بۆی لە هەرێمی کوردستان و عێراقیش ڕاگەاندنی پرۆژەی تۆڕی کواڵیتی هەوا یەکێکە لە پرۆژە هەرە گرنگەکان بۆی قسە و باسەکرێت لەسەر ئەم بابەتە گرنگە بۆ ئەمڕۆژ منیش لەم بەشی پرۆگرام هەندێک میوانم لەگەڵایە گفتوگۆ لەسەر تەواوی بابەتەکە ئاکەین پێم خۆشە دەستپێکی ئەم بابەتە سەرەتا بچمە لای یەکەم میوانم ئەچینە لای زۆر بەڕێز خەتوڕازان عومەر کە بەڕێزیان بڕیاردەری بەشی کۆلێژی زانستە ژینگەیەکان بە خوشحاڵیەوە لەگەڵمانە ئامادەیە خەتوڕازان سپاس بۆ ئامادەبوونن سلااو لێبێت و بەخێر هاتی ئەگەر کەمێک پێشتر بێت سپاس دەکەم. بانیت باش زۆر سپاسانەکەین کە ئەمڕۆ لێرەن لە ناساندنی ئەم پرۆژە گرنگەیە پرۆژە گرنگەیە کە ناساندنی پرۆژەی تۆڕی کواڵیتی هەوایە ئێمە وەکو زانکۆی سلێمانی وەکو ناوەندێکی ئەکادمی خۆشحاڵین کە ببین بە بەشێک لەم پرۆژە گەورەیە چونکە لە ڕاستیە ئێمە وەکو ئەگەر من خۆم وەکو بوارەکەی خۆم قسە بکەم وەکو مامۆسایەک لە کۆلێژی زانستە ژینگەیەکان وەکو چالاکوانێک لە بواری ژینگەیە لە ڕاستیەکەیە یەکێک لەو گرفت و ئاستەنگیانی کە ڕوبەڕوومانە بێتەوە هەمیشە لە توێژینەوەکانمانە بریتە لە نەبوونی داتا ناتوانین بڵین نیمانە بەڵام بەڕاستی ئەتوانین بڵین گاپێکی گەورەمان هەیە ئەتوانین بڵین داتای کواڵەتی بەرز و تایملیمان زۆر کەمە بۆیە بوونی پرۆژەی هاوشێوەی وەکو ئەم تۆڕە بەڕاستی خزمەتێکی گەورە لە بواری توێژینەوە چونکە یەکێک لە بنەماکانی توێژینەوە لە بواری ژینگەیە بریتە لە هەڵسەنگاندن و چاودێریکردنی ئەو کێشە ژینگەیانی کە بەردەوام ئێمە ڕوبەڕوومان ئەبێتەوە و کاریگەریەکانی بەرچاو ئەبینیت ئەم پرۆژەیە و کۆکردنەوەی داتا لەناو ئەم تۆڕەیە و دروستکردنی داتا بانکێک بەڕاستی خزمەتێکی گەورە بە پێشخستنی بواری توێژینەوە ئەکات. باشە کەواتە ئەگەر بپرسین لێرە پرسیارێگێتە پێشەوە خەتوڕازان بەوەی کە بۆ پێی کە ناوەندێکی ئەکادمی هەڵبژێردراوە کە ڕاگەاندنی پرۆژەکەی تایە ئەنجام بدرێت تا چەندە سوود وەرەگیرێت لە تەواوی ئەو کەسانی کە لەم بابەتە یاخود لەم بوارەیە کار ئەکەن نەتوانن سوود لە توێژینەوەکانیان وەربگرن چ بە مامۆستایانی ئەزیز بە یاخود ئەو خوێندکارانەی ماستەر و دکتۆرایان هەیە ئەتوانن سوود وەرگرن بۆ دۆزینەوەی تازەترین داتا بۆ ڕاگەاندنی پرۆژەیەکی وەها لە هەرێمی کوردستان و عێراق. لە ڕاستیە ئەم پرۆژەیە ڕاستە لە بیدایەتەکەیەتی بەڵام دڵنیام لە داهاتوێکی زۆر نزیکە ئەبێ بە داتا بانکێکی زۆر گەورە کە ئەو کێشەیە کە وەکو خۆ دوێتێ بۆ خوێندکارانی
باستەر بێ دکتۆرا بێ خوێنکارانی بەکالۆرۆز بێ بە تۆژەران بێ ئەتوانن بە دڵنیام لەوەی کەچکە ئەمەزانکۆ ئەبێ بە پارتنەرێک لەم پرۆژەیە ئەتوانێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ سوود لەو داتانە کۆ بکاتەوە کە ئەمان لە 5 شوێنی جیاواز لە ڕێگەی ئەو سێنسەرانەوە لەناو پارێزگای سلێمانیەدانەوە سوود لەم داتانە وەربگرن بتوانن داهێنانی تازە بتوانن لە ڕێگەی ئەم داتانەوە ڕێگە چارەیەک یا پێداچوونەوەیەک بەو سیاست و پەیڕەوانە بکرێت کە ئەنووسرێتەوە لە ناو هەرێمی کوردستانە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشە ژینگەیانە بە تایبەت لە ڕووی کوالیتی هەواوە لە ڕێگەی ئەم داتایانەوە بەرەو پێشتری ببرێت. زۆر باشە. هیچ کۆمنتێکی تر پامێکی ترت ماوە لەسەر بەشەکەی خۆتان و لەسەر ڕێنوێنیکردنی تەواوی هاوڵاتانی خۆشەویستیش؟ ڕاستەکەی من وەکو بەشەکەی خۆمان کە وەکو کۆلێژێکی تازە دروستبووی زانکۆی سلێمانیە خۆشحاڵم کە توانیەتی لەو ماوە کورتەی دامەزراندنەکەیە خزمەتێک بە بواری ژینگە بگەێنێت و هاوبەشیکردنیشمان لەم تۆڕەیە بەڕاستی جێ خۆشحاڵێکی زۆرە هیوای سەرکەوتن بۆ ڕێکخراوی می دەخوازم و هیواخوازم هەموو لایەنێکی تر لە هەر بوارێکی تری جیاوازابێ بتوانێت پرۆژەی هاوشێوەی ئەم پرۆژەیە دابمەزرێنێت نەک تەنها لە بواری هەوا و کوالیتی بەرەپێدانی کوالیتی هەوایە لە هەموو بوارە جیاوازەکانی ترا چکە خۆتەزانی ژینگە بوارێکە پێویستە بە هەموو بوارەکانی ترەوە ئینتەردیسپلینەرەیە بۆیە هیوادارم پرۆژەی تری لەم هاوشێوەیە زۆرتر بێت وی بتوانین ئەو گاپەی لە داتایە ڕوبەڕوومان بۆ تۆ بتوانین وردە پڕی بکەینەوە. سپاس بۆ ئێوەش سپاس سەکانە خۆش بێ زۆر سپاس. سپاس بۆ خەت و ڕازان عومەر کە بەڕێزیان بڕیاردەری بەشی کۆلێژی زانستە ژینگەیەکان. جا ئێستا خاتونێکی تر لەگەڵمانەیە لە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO کە بە خۆشحاڵیەوە بەڕێزیان یەریڤان شاسوار توێژەری بواری هەوا و لامان کاتا ڕاوێژکاری CDO بۆ بواری کوالیتی هەوا پێمان خۆشە کەمێک گفتوگۆ بکەین لەسەر ڕاگەاندنی ئەم پرۆژێ کە بەڕێزیشیان پسپۆڕەکەیان لەم بابەتەیە. خاتونگیان ئەگەر بفەرموویتە ئێرە سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو لێ بێتۆم کاتت باش بێ هەر لەوە دەست پێ بکەین سپاس دەکەین. خەت وێریڤان بەڕێستان بۆ پێی کە توێژەری بواری هەوان و لامان کاتا لە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەتیش گەشەپێدانی مەدەنیەت CDO بۆ بواری کوالیتی هەوا کار ئەکەن. ئەگەر لەسەر ڕاگەاندنی پرۆژەکە قسە بکەین ئەم پرۆژەیە چۆن ئەناسێنن تا چەندە جێی بایەخە بەم شێوازە لە هەرێمی کوردستان و عێراقا کار لەسەر ئەم بابەتە کراوە؟ سەرەتا سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانتان خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرن بۆ ڕاگەاندنی ئەتوانین بڵێن یەکێک لە هەرە باشترین ئیڤنتەکانێک لە هەرە باشترین سێکتەرەکان کە لەمڕۆ دەستی بۆ براوە ئەوش بواری پیسبوونیەوە خۆشحاڵانە CDO هاوبەشێکی ئەتوانین بڵێن سپۆنسەرێکی سەرەکی و هاوبەشێکی سەرەکی ئەم تۆڕەیە لە بواری کوالیتی هەوایە تا ئێستا ئێمە گەورەترین ئاڵنگاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەتایبەتیش لە عێراقا گۆڕانی کەش و هەوایە ئەگەر دیقەت بن و بەتایبەتی پیسبوونی ژینگە و لە ناویشیانە کوالیتی هەوا کە بەداخەوە زۆر ئاگایانە و ناوریایانە مامەڵە لەگەڵ ئەم پرسیاکرێ و ئیشاءالله ئەم پرۆژەیە و ڕاگەاندنی ئەم پرۆژەیە ئەتوانین بڵێن بەردێکی بناغی زۆر بەهێزە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە ئیتر ریسێرچەکانمان داتاکانمان لە بواری پیسبوونی هەوا و جۆرێتی هەوایە لەم ناوچەیە بتەوتر و بەهێزتر بکەین. زۆر باشە. بۆ پێوی کە ئەوەی کە باس ئەکرێت و هەر بۆ شێوازەش ناسراوە تەواوی عێراق ڕەنگە بە لە ڕووی هەواوە بە پیسترین وڵات هەشمار بکرێت تا چەندە هەرێمی کوردستانیش ئەچێتە زۆنی ئەوەی کە بۆ نمونە مەترسیەکانی زۆر بێت لە ڕووی پیسبوونی هەواوە یاخود زەنگێکی ئاگادارکردنەوە بێت کە بۆ لەم و دوا بتوانین هۆکارەکانی یاخود ئەو بابەتانی کە کاریگەریان هەیە لەسەر پیسبوونی هەوا ئێمە زیاتر تیشکی بخەینە سەر چ بەتاکەکانی نێو کۆمەڵگە بێ هاوڵاتیانی خۆشەویست بێت لایەنە پەیوەندیدارەکان بێت لەم پرسە گرنگە ئاشنا بن ئەوش لە ڕێگەی ڕاگەاندنی چەنەها بۆ نمونە داتای گرنگکە توێژەران بتوانن سوودی لێوەربگیرن یاخود هەندێک بابەتی تریش هەیە دامەزراوی ڤین ئەتوانین کاری لەسەر بکات. دەستان خۆش بێ پرسیارێکی گرنگە چۆن کاری لەسەرکەین بە دڵنیایی و هەر بەپێ ئەو تۆڕی IQA کە تۆڕێکی جیهانی سویسریە و لە جیهانە کاری لەسەرەکرێ ئەتوانین بڵێن عێراق و بە تایبەتی سلێمانی یەکەم شارەکە ئێستا داخلێم تۆڕاکرێ ئەمە مژدەیەکی خۆشە و دومیش هەر بەپێی تۆڕی یعنی ڕانکینی IQA عێراق بۆ ساڵی 2023 شەشەم پیسترین وڵات بووە بە تایبەتی لە یەکێک لەسەر ئەو پیسکەرانی کە WHO زۆرترین نیگەرانی خۆی لەبارەیەوە دەربڕیوە کە ئەویش PM دوونی بووە کە هەشت جارونی و لە ستانداری WHO بەداخەوە بەرزتر بوو بۆ ئەوەی کە تا چەند کوردستان کاریگەر بێ بە بارودۆخی هەوای عێراق بە دڵنیاییەوە هەوا سنوور ناناسێ یعنی کە بەسڕە پیسە واتە منیش
ئەبێ لێرەیە بە جۆرێک لە جۆرەکان هەڵسەنگانن بۆ دۆخە بکەم کە لە بەسرە دروست بۆ چکە ئێگاتە من چکە لە دێر زوورەوە لە سعودیەوە لە سووریاوە کاتێکا و پیسکەران ئاگاتە لای من بەدڵنێەوە بەسرە دراوسەیەکە زۆر بە ئاسانی پیسکەرەکان ئاگاتە لای من و کاریگەریشی بۆ ئەوەی چۆن تاکەکان و شیار بن بەدڵنێەوە ڕاگەانیم تۆڕە ئەوەش بەرچاوڕوونیەکە بۆ دانیشتوان لەکوێ هەوا پیسە لەکوێ ئەم تەنۆڵکانە هەن لەکوێ ئەم پیسکەرانە هەن بۆ ئەوەی هیچ نەبێ ئەگەر هاوبەشێکی وریا بێ لە کەمکردنەوەی چکە بنبڕ ناکرێ هاوبەشێکی وریا بێ لە کەمکردنەوەی یان کۆدەنگێک دروستکا بۆ ئەوەی ئەو دۆخە هێمن بێتەوە یعنی ئەو پیسبوونە وردە وردەکەم بێتەوە و هەروەها هیچ نەبێ بتوانێت خۆی لێ بپارێزێ ئەگەر نەتوانێوانی کەشکە بتوانێت خۆی لێ بپارێزێت چونکە ئەوە ڕاستیەکی سەرمێنراوە لە ڕووی زانستیەوە کە خراپترین دۆخ بۆ تەندروستی مرۆڤ پیسبوونی هەوا دروستێکە کە بە پێی داتای ڕێکخراوی تەندروستی جیهانی بەداخەوە ساڵانە 7 ملیۆن کەس بەڵێ بەهۆی پیسبوونی هەواوە چه هەوای ناو ماڵەکان بێ چه هەوای دەرەوەی ماڵەکان بێ ئەمرن ینی لە ناوەچن ئەمە هەنگاوێکی باشە بۆ هەوای دەرەوە ئێمە قۆناغێکی کەشمانە هیوادارم بتوانین دەستی بۆ بەرین چوەک ڕێکخراوەکان و چوەک هەنگاوی داهاتوو ئەویش باشترکردنی کواڵیتی هەوای ماڵەکانە بێگومان بەدڵنیایەوە بەڕێسان وەکو ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO کە لە دەستپێکی گفتوگۆکەمە ئاماژەم بەوە کرد هەمیشە ڕێکخراوی CDO ڕێکخراوەکە زۆر ناسرااو بووە لە تەواوی کوردستان و بە خۆشحاڵی و لە شاری سلێمانیش جێگە دەستی دیار بۆ دەستخۆشیتان لەکەین بۆ ئەم پرۆژە نوێیە ڕاگەیاندنی پرۆژەی تۆڕی کوالیتی هەوا لەمڕۆ کارەکانتان چۆن دەست پێ ئەەکەن چۆن دڵنیای ئێنە هاوڵاتیان گە بتوانن ئەگەر هاتوو کەش و هەوا ڕۆژێک خۆڵ بارین بوو یاخود بە جۆرێک لە جۆرەکان کەش و هەوا ئاستەنگی بۆ دروست بوو ئێمە بتوانین ڕوبەڕووی ئەو مەترسیانە ببینەوە کە لە هەوا و ژینگەکەمانە زیاتر گرفتێکمان بۆ دروست دەکات بەڕاستی وەکو CDO ئەمە هەنگاوێکی جەریانەیە کە دەستیاوە تێچکەم ئاستە ینی ئەم کارە لە ئاستی ڕێکخراوە جیهانیەکانە و لە ئاستی ڕێکخراوە تەندروستی جیهانەکانە کاری لەسەر ئەکرێ بەڵام ئەم هەنگاوە جەریانە دڵنیە مەبێتەوە ئەوەی کە باشترین زانیاری بکاتە دەستی نەکەرتاک میدیایان هەر کەسێک کە ئەوێ و ئەتوانین بڵین بیس ئەساسێکیشە بۆ ئەوەی توێژەران بتوانن ئیتر لەم ڕێگەیەوە دەستیان بگاتە داتاکان چکە گەورەترین ئاڵنگاری لە بەردەم ئێمەی توێژەرا دەستگەشتنە بە داتاکانی کواڵیتی هەوا. دڵنیای لەوەی کە داتاکان لە ئایندێکی نزیکە ئەتوانن ڕێوشێنی گرنگ بن بۆ ڕاگەاندنی پرۆژەکە. وەکو دڵنیایی یەک خاڵ هەیە لێرەیە بە ئێمە جایکەینەوە داتا وەک داتا لە هەر کاتێکا کە ڕێکخراوەکان ڕێکخراوە مید و CDO و ڕێکخراوە سپۆنسەرەکان بتوانن اتفاق لەسەرکەن بڵاو بکرێتەوە هەر کاتێک بێ زۆر ئاسایە IQA ئەگەر هەر ئەپی IQA دابەزێنی هەوای ئێستەی سلێمانی لەبەردەستا هەبێ و بەنسبەت ئەو داتا ئەو کاتەی کە قورسایە زانستێکی خۆی پێ ئەدرێ بێ بە زانیاری یعنی داتا هەموو کەسێک ناتوانێت لەسەر بنەمای داتا قرار بە بەڵام کە بوو بە زانیاری خۆشحاڵانە CDO لەوە هەنگاوەنین کە ببێ بە زانیاری دواتر زانیارەکان پەخشکەین ئەمە هەنگاوێکی دڵخۆشکەرانەیە سەرچاوم سپاس بۆ گەڕێتیش سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ میوانەکەشم لەم بەشەی پرۆگرام خاتووی ریڤان شاسوار توێژەری بواری هەوا و ڕاوێژکاری CDO بۆ بواری کواڵیتی هەوا کۆمەڵێک زانیاری گرنگی لەسەر تەواوی ڕێکخراوەکی خۆیان هەم تایبەت بە پسپۆرێکی خۆشیان خستەڕۆ جا ئێستا چمە لای خاتوو هەنار هادی کابڕێزیان بەڕێوبەری پرۆژەکان لە دامەزراوی میت لەگەڵمان نابێت بە خۆشحاڵیەوە خاتوو هەنار سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر بفەرمیتە ئێرە سڵاو لێبێت تۆم کاتت باش بێ بەهەر لەوە دەست پێ بکەم دەستخۆشیتان لەکەین وەکو دامەزراوی میت با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات و بە هەمانگی هەم کۆمپانیای IQ گروپ و لە هەمان کاتە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO و دامەزراو و ناوەندێکی ئەکادمی زانکۆی سلێمانیش ئەمان جومەبەستی ڕاگەاندنی ئەم پرۆژەیە بە شێوازێکی گشتی خۆی لە چی ئابینێتەوە زۆر باشان دەستان خۆش بێک ئەمڕۆ لێرن بەڕاستی وەکو دامەزراوی میت ئێمە کار لەسەر بەرەوپێشچوونی ناوچەی ئەکەین و بدایەت کە دەستمان کرد بە ئیشکردن بۆمان دەرکەوت کە کەلێنێکی گەورە هەیە ئەویش نەبوونی داتایە و داتا کۆکردنەوە بەڕاستی شتێکی ئاسان نییە کاتی پێویستە پارەی پێویستە خەڵکی شارەزای پێویستە بۆیە ئێمە هەوڵمانەیە بە شێوازێکی زیرەکانە واتە تەکنەلۆژیایی تازە بەکاربهێنین بۆی بە باشترین شێوە داتا کۆکەینەوە دوایەوەی کە ئێمە لە لای خۆمان توێژینەوەمان کرد بۆمان دەرکەوت کە بەڕاستی کەرتی
ژینگە تا حدێکی زۆر لێرە وەکو لە ڕووی داتاوە گرنگێکی وای پێنەیراوە بۆیە بە هەلمانزانی کە ئێمە شتێکی باش بکەین بۆ کۆمەڵگەکەمان لە ڕووی ژینگەیەوە و لەوە دەستمان پێکرد کە هەستەوەری کوڵەتی هەوامان هێنا وەک باسە کرد بە هاوبەشی لەگەڵ ئەو چەند لایەنی کە توانیمان بە خۆشحاڵی و 28 هەستەوەر لە تەواوی شارەکانی سلەیمانی هەڵەبجە کەرکووک و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان دابین بکەین و بە تەواوەتی ئەو منتیقەیە کەڤەر بکەین لەوەی کە کوڵەتی هەوا چۆنە و بە پێوەری جیاوازیش یعنی هەدەفی ئێمە لێرە ئەوە بوو کە داتا بە شێوازێکی زەیرەکانە و بە شێوازێکی ناڵم ئاسان چونکە بەڕاستی ئەوەش ئاسان نییە بەڵام لەو ڕۆ کە بیری لێ بکەیتەوە کوڵەتی داتاکە بەڕاستی باشە و ئاسانترە لە چاوەڕێگاکانی کە هەندێک هۆکار هەیە کە ئەبێتە هۆی پیسبوونی هەوا کە ڕەنگە ئەوەی کە لێرە و لەوێ باسکراوە لە لایانی پیسبوونی ژینگەیش و ئەگەر ئاماژەی پێ بکەین بۆنە پیسبوونی کارگەکانە یاخود زۆری ئۆتۆمبیل یاخود پیسبوونی تەواوی تاکەکانی کۆمەڵگە خۆیان بەدەستی خۆیان ژینگەکان پیسەکەن یعنی مەش هۆکارێکە بۆ پیسبوونی هەوا چ هۆکارێکی تر هەیە کە ئێوە چیشک ئەخەنە سەری کە بتوانن بۆ نمونە بنەبڕی تەواوی ئەو هۆکارانە بکەن کە ئەبێتە هۆی پیسبوونی هەوا و لامان کاتە ژینگێکی تەندروست بۆ تاکەکانی کۆمەڵگەش فراهم بکرێت. زۆر ڕاستەکەی ئەوە بەڕاستی بۆ کارتێکی زۆر زۆر مهمە لەم ئیشی ئێمە کە ئیکەین ئێمە لە بیدایە تا دوایەوەی کە لەگەڵ چەند شەریکاتێک کە هەستەوەری کوڵەتی هەوایان هەیە لە کۆنتاکت تابووین لەوەی بزانین ئەم هەستەوەرە چیمان پێبەخشێ و هەستەوەرە چیمان پێبەخشە و لە هەمان کاتیشە لە پەیوەندیا بووین لەگەڵ پسپۆڕانی بوارەکە بۆمان دەرکەوت ئەو شتانی کە بەڕاستی گرنگە و ئەتوانین ئێمە کوڵەتێکی باشی داتاکۆکەین و لەسەری ئەیکی وایە لەگەڵ ئەو CPM باسم کرد PM1 PM 2.5 و PM10 ئەم CPM هەر یەکێک لەمانە لە شتێکەوە دروستە بێ یاخود لە چەند شتێکەوە دروستە بێ وەکو چۆنەڵی گروپ هاتن هەر یەکە و لە گروپێک شتەوە نسبەکانیان بەرزە بێت یان نزمە بێت ئێمە چی ئەکەین لێرە لەو بەهۆی ئەو داتا خاوەی کە هەمانە ئەیخینە بەردەست توێژەران و ئەوان توێژینەوە ئەکەن بۆ نمونە لەم بەشەی سلەیمانی PMەکان بەم شێوەیە فەرقی هەیە لەم بەشەی گەرمیان بەم شێوەیە فەرقی هەیە یعنی بەپێی ناوچەکان دوای ئەوە لە ئەرزی واقعە ئایا چی هەیە لەم ناوچەیە کە ئەبێتە سەبەبی ئەوەی کە ئەو گۆڕانکاریانە دروست بێ لەبەرەوە بە ئەکیدی ینی ئەمە داهاتوە دوایەوەی کە توێژینەوەیکی تەواو ورد کرا لەسەری ئێمە ئەم چەند ماوەیە زیاتر فۆکەسمان لەسەرەوە بوو کە داتا کۆکەینەوە بەڵام لێرە بە دواوە توێژینەوەی زیاترەکەین لەسەر ئەو داتایی کە هەمانە و بە هەماهەنگیش لەگەڵ زانکۆی سلەیمانیا بە خۆشحاڵیەوە ئەم توێژینەوانە هەموو کە کۆئەکەینەوە ئەی خینە بەردەست بڕیار بەدەستان و ئەو کاتە لەوە وە قەراری ئەوە ئەیرێ وەک دکتۆر هەواڵیش باسی کرد ئایا پێویستە کات ڕێژەی ئۆتۆمبیل کەم کرێتەوە پێویستە کات شوێنی کارگەکان بگۆڕێ بالضبط لەبەرەوە ئەوە وەکو مەرحەلی داهاتوو ئەتوانین دەستکەین بۆ ئیشش زۆر زۆر سپاس بۆ وتەکانت دەستەکانە خۆش بێت مادوو نەبێت زۆر زۆر سپاس بەخێر هاتی سپاس بۆ تۆ زۆر زۆر سپاس بۆ خاتوو هەنار هاتیش بەڕێزیان بەڕێوبەری پرۆژەکان لە دامەزراوەی میت کە بەڕێزیان کۆمەڵێک بابەتی گرنگیان و ڕوژان لەسەر ئەم پرسە گرنگە و ڕاگەاندنی پرۆژەی تۆڕی کوالێتی هەوا با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات جارێکتر دووبارە یەکەینەوە کە بە خۆشحاڵیەوە هەمیشە دەستگای میدیای کورسات دەستگیرۆی تەواوی ئەو کار و چالاکی و پرۆژانەی کردووە کە چ لە ناوەندە ئاکادیمیەکانە بێت یاخود لە جێگاکانی تر بێت هەمیشە دەستگیرۆی کردوون بۆ ئەوەی هەمیشە ژینگەیەکی تەندروست ژینگەیەکی لەبار لە تەواوی کار و چالاکی و پرۆژەکان لە هەرێمی کوردستانە بگۆزرێت بە خۆشحاڵیەوە ئەمڕۆژ ئەم پرۆژەیە ڕاگەیەنرات بە ئومێدین شوێنی خۆی بگرێت بتوانین ژینگەیەکی تەندروست لە هەرێمی کوردستانە دەستەبەر ببێت هەمووان تەندروست باش بن و ئەمەش ئەم بابەتانە بوو کە ئەمڕۆ لە ڕێگەی میوانەکانمەوە بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆ بینەرانی خۆشەویستمان خستەڕۆ ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرموان